سبەی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بەبێ لێبڕین دەست پێ دەکات. یەکێتی و پارتی دەیانەوێت یەک کاندیدیان هەبێت بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق. تورکیا بردومانی چەند ناوچەیەکی سەر بە پارێزگای هەولێری کرد. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. سەرباری ئەوەی میدیای پارتی ئاشکرای کرد سبەی موچەی وەزارەتی تەندروستی دابەش ناکرێت و دەکەوێتە ڕۆژی دواتر واتە ڕۆژی دووشەمە. بەڵام وەزارەتی دارایی ئاشکرای کرد سبەینێ موچە دابەش دەکرێت پەرلەمانتارێکیش مەترسی لێبڕین لە موچە ئاشکرا دەکات و هۆشداری دەدات. عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فەیسبووکی خۆی ئاشکرای کردووە بە هیچ شێوەیەک نابێت لێبڕینی موچە قبوڵ بکرێت. داهاتی ناوخۆ و نەوتیش زیادی کردووە. لە بەرامبەر ئەو هەواڵەی میدیای پارتی و لە وەڵامی ئەو پەرلەمانتارەشدا وەزارەتی دارایی لە ڕاگەندراوێکی فەرمیدا ئاشکرای کردووە سبەی یەکشەممە موچەی مانگی دوانزەی وەزارەتی تەندروستی دابەش دەکرێت بە هەمان میکانیزمی مانگەکانی پێشوو واتە لێبڕین لە موچە پەیڕەو ناگرێت. ئەوەش هاتووە سەرڕای ئەوەی هەموو ساڵێک یەک پشووی فەرمی بانکەکانە بە مەبەستی پاکتاوکردنی ژمێریاری ساڵی ڕابردوو. بەڵام سبەینێ ئەو بانکانەی تایبەتن بە موچەی وەزارەتی تەندروستی کراوە دەبن. لەگەڵەوەی بابەتی دەستنیشانکردنی پۆستی سەرۆکۆمار تا ئێستا لە نێوانی کێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا جێگەی مشتومڕە، بەڵام کادیرێکی پێشکەوتوی پارتی ڕای دەگەێنێت جارێکی تر سیناریۆی ساڵی 2018 بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار دووبارە نابێتەوە و بەوەی کورد بە دوو کاندیدەوە بچێتە پەرلەمانەوە. پەرلەمانتارێکی پێشووی ئەو حیزبەش دەڵێت لەبارەی پۆستی سەرۆکۆمارە و یەکێتی و پارتی هەنگاوی گرنگیان ناوە. ڕێبین سەلام مامۆستای زانکۆ و کادری پێشکەوتوی پارتی لە چاوپێکەوتنێکیدا بە پێگەی سۆمەریە ڕاگەیاندووە یەکێتی و پارتی لەسەر ئەوە ڕێکەوتون کە لە بابەتی پێشکەشکردنی کاندیدی سەرۆککۆمار جارێکی تر سیناریۆی ساڵی 2018 دووبارە نەکەنەوە. جەختیشی کردوتەوە لایەنە کوردیەکان بە یەک پاڵێوراوەوە دەچنە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لای خۆشیەوە ئیماد باجەلان پەرلەمانتاری پێشووی پارتی لە پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنەمەوەنیدا ڕێگەیاندووە پۆستی سەرۆککۆمار لەبەر چەند هۆکارێک نابێتە ئاستەنگ لەبەردەم پرۆسەی سیاسی. ئەو پۆستەش نابێتە خاڵێکی ناکۆکی لە نێوان هێز و لایەنە سیاسیە کوردیەکاندا. باجەلان ئاماژەی بەوەش کردووە وەک نەریت پۆستی سەرۆککۆمار پشکی پێکهاتەی کووردە و کاندیدی پۆستەکەش بە سازان لە نێوان لایەنە کوردیەکاندا یەکلایی دەکرێتەوە. ئەوەشی ڕوونکردوێتەوە کە لە بابەتی پۆستی سەرۆککۆماردا لایەنە کوردیەکان هەنگاوی گرنگیان ناوە و دەڕێکەوتنی کۆتایی نزیک بوونەتەوە. دوای ئەوەی لاهور جەنگی سەردانی شەقامی سالمی کرد لە شاری سلێمانی هۆشداریکی دا بە لایەنە سیاسیەکانی هەرێم. لا پەیجی تایبەتی خۆی لا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک لاهور جەنگی نووسیوێتی ئێمە هیوادار بووین کۆتایی بەم مۆدێلە حکومڕانیە نادروستە لە هەرێمی کوردستان بهێنرێت و چیتر بە سیاسەتی برسیکردنی خەڵک و نادڵنیایی و دەستبردن بۆ قوت و بژێوی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و قۆرەخکاری بازار مامەڵە نەکرێت لە کاتێکدا گەلەکەمان کە خاوەنی ڕاستەقینەی دەسەڵات و دەستکەوتەکانی ئەم خاکەیە و قوربانی زۆری داوە لە پێناو سەرباری ئەو داهاتە زۆر و زەوەندەی دەڕژێتە ئەم هەرێمەوە، بەڵام بێبەشکراون. هێشتا گەلەکەمان تینووی ئازادی و یەکسانی و ژیانێکی شایستە و بەردەوامیشە لە قوربانیدان. هیوادارم ساڵی نوێ سەردەم و قۆناغێکی نوێ بێتە ئاراوە کاتیایدا حکوومەتێکی خۆماڵی خزمەتگوزار لەدایک بێت کە هەڵبژێردراوی ڕاستەقینەی میلەت بێت و خۆی بکات بە خاوەنی ئەم گەلە بێدەرەتانە و ڕزگاریان بکات لە دەسەڵاتێکی گەندەڵ و تاکڕە و نوێنەرایەتیان بکات و خزمەتیان بکات و ژیانێکی ئارام و شایستە و خۆشگوزەرانیان بۆ دابین بکات. دەژڵێت هیوادارم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق درک بە بەردەوامی و گەورەی مەترسیەکان بکەن و دوور لە سەنگەر لە یەکگرتن و پلانگێڕی و نائارامی و ناکۆکی سیاسی دوور لە ململانەی ناشەریفانە کار بۆ دروستکردنی بەرەیەکی نیشتیمانی فراوان بکەن لە پێناو ئامانجا باڵەکانی گەلەکەمان و بەدەستهێنانی مافەکانیان. فڕۆکە جەنگیەکانی تورکیا دەستیان بە بردومانکردنی چەند ناوچەیەکی ناحیی سیدەکانی سەر بە پارێزگای هەولێر کرد. پاژنیوەڕۆی ئەمڕۆ شەممە فڕۆکە جەنگیەکانی تورکیا بردومانی دەرەوار و پێشوار لە ناوچەی برادۆستی سەر بە ناحیی سیدەکانیان کرد. ئەو بردومانە لە کاتێکدایە بە گوێرەی میدیای پاکەکە تورکیا دوو هاوڵاتی هەرێمی کوردستانی لە ناوچەی برادۆست بە تۆمەتی هاوکاریکردنی پاکەکە دەستگیر کردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.